سەبارەت بە ئاماری گەشتیاران بە 6 مانگی ڕابردوو بۆ ساڵی 2019 بریتی بووە زیاتر لە 1,700,000 گەشتیار 750,000 گەشتیار ئەم ئامارەش بە پێی پلانی مەدامان نابوو لەو ڕێژەی چاوەڕوان کراوە بوو زیاتر بووە و بە پێی پلانیمە بۆ 2019 کۆتایی ساڵ دەگەینین بە 3,500,000 گەشتیار کەواتە ئێستا ئێمە لە نیوەمان تێپەڕاندێت جگەلەوەی بەراوردی بکەین بە 6 مانگی ساڵی ڕابردوو بە هەمان کاتە 3 میلیۆن ببوورە 1,310,000 گەشتیار بووە کەواتە 1,310,000 زۆر جیاوازە لەگەر 1,750,000 گەشتیار. توێژنەکان لە 90 زیاتر لە خوار و ناوەڕاست دێت بەڵام لە کاتە نۆرماڵەکان لە 80 لە خوار و ناوەڕاستە گەشتیاری دیکەشمان هەیە لە 20 بۆ 25 لە دەرەوەی هەرێمی کوردستان دێت. پێم وابی زیاتر لە 1500 شوێنەواری لە هەرێمی کوردستان باسییان لێوە دەکرێت لەم 3,500 چل شوێنیان کە شیاون ئێستا گەشتیار ببینی لەم چل شوێنەش بەشێکیان نۆژەن کراونەتەوە ڕێکخراونەتەوە بۆ نمونە تازە پرۆژەی پردی دەلال تەواو بوو بۆ نمونە پرۆژەی چارستین پرۆژێکی کاملە ئێستا تەنانەت گەشتیار لە ڕێگای شوێنەوارە بە بیتاقە دەستەژۆرێ بۆ نمونە نۆژنکردنەوەی سەرا لە سلێمانی نۆژەنکردنەوەی پردی ئەو شوورەی بازیان هەندێکیان لەلایەن گەشت و گوزار و هەندێکیان لەلایەن لایەنەکان دیکە گرنگەوێ نۆژەن دەکرێن و گرنگەوێ بە گەشتیاری دەکرێن.